جارێکی دیکە مامۆستایانی وانەبێژ لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بۆ داواکردنی مافەکانیان کە خۆی لە دامەزراندنی هەمیشەییدا دەبینێتەوە گرت بوونەوە. مامۆستایانی وانەبێژ لە هەر یەک لە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزاکانی چۆمان و سەید سادق گرت بوونەوە و بایکۆتی قوتابخانە و ناوەندەکانی خوێندنیان کرد. لەو ڕووەوە وانەبێژان لە گەرمیان و ڕاپەڕین یادداشتیان ناڕاستی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کرد و تێیدا داوایان کرد لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021دا بڕیاری دامەزراندنیان بدرێت. مامۆستایانی وانەبێژ لە کوردستاندا چەندین ساڵە وەک سەربازی ون خزمەتی وڵات و نیشتیمان دەکەن لە ڕێگەی پەروەردە و فێرکردنی قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتیمانە. بەڵام بەداخەوە هاوشێوەی مامۆستایانی میلاک ئەرکی پەروەردە و فێرکردنیان لەسەر شانە. پشکی شێریان بەرکەوتۆ لە پڕکردنەوەی کەمی میلاکات لە قوتابخانە و خوێندنگاکاندا کە زیاتر لە 120 کۆی میلاکاتی پەروەردە پێک دێنن. شایستێ بە شایستەیەکی کەم و ساڵانێکی زۆرە بەردەوامن لەوانەوتنەوە. بە شێوەی وانەبێژی لە کاتێکدا ساڵانێکی زۆرە دامەزراندن لە کردی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جێبەجێ نەکراوە. لە ئێستادا بەباشی دەزانین هیچ پاساوێکی دارایی و ئابووری نەماوە بۆ بە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. ئێمە ئەمڕۆ مامۆستایانی وانەبێژ گردبوونەوەمان کردو داوای دامەزراندنەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە باوەیەکی زۆرە کارتەکانی پەروەردەمان بۆشایەکانی کەرتی پەروەردەمان پڕ کردوێتەوە بە بڕێکی کەم لە شایستەی دارایی لەبەرەوەی حکوومەت لە قەیراندا بوو. بەڵام ئێستا حکوومەت هیچ بیان و بەهانەیەکی نەماوە بۆ ئەوی دامان نەمەزرێنێ. مامۆستامان هەیە لە 1 ساڵەوە تا 14 ساڵە وانەبێژە خزمەت دەکە لە سلکی پەروەردە. بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکانی ئێمەی نەداوەتەوە کە وڵامی داواکاری ئێمە بریتە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. وەلا ئەگەری وڵام نەدانەوەی داواکاری ئێمە بەردەوامدی لە خۆپیشاندان، ئێمە ئاڕاستەی خۆپیشاندانەکان دەکەین بایکۆت لە هۆڵەکانی خوێندن. هەر بۆ ناڕەزایی لە دانەمەزراندن مامۆستایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی قەزای چۆمان گرت بوونەوە. ئەوان داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ڕەنج و ماندووبوونی مامۆستایانی لە بەرچاو بێت و بە زووی بڕیاری دامەزراندنیان بدات. هەر لەو چوارچێوەیەدا بۆ سێم ڕۆژ لە سەریەک مامۆستایانی وانەبێژی سەید سادق گرت بوونەوە و بەردەوامیان بە بایکۆتی هۆڵەکانی خوێندندا. هاوکات مامۆستایانی وانەبێژی قەزای سەید سادق لە بەردەم بەڕێوەبەرەتی پەروەردەی قەزاکە خێمەیان هەڵدا و ئەوەیان دووپات کردەوە لە مانگرتن بەردەوام دەبن تا ئەو کاتەی دادەمەزرێن. ئەمە ئەمڕۆکەوەکو مامۆستایانی وانەبێژ لە بەڕێوەبەرەتی پەروەردەی چۆمان لە هەر سێ شارەدەی قەسری سمیدان گەڵاڵە ئاجومەران گردبوونەوەکمان ئەنجامدا لە بەردەم پەروەردەی چۆمان بەمبەستی داواکردنی مافە سەرەتایەکانی خۆمان کە مافی دامەزراندنە مافێکی سەرەتایی هەتا ئێستا مامۆستایانی وانەبێژ لێ بێبەش کراینە. بە نزیکەی ژمارەی وانەبێژانیش پەروەردەی چۆمان نزیکەی 400 مامۆستای وانەبێژی هەیە کە هەتا ئێستا لە مافی سەرەتایی دامەزراندن بێبەش بووینە بە موچەیەکی کەم ئیمانگانە کە شایستەیەکی کەمی مانگانە هەتا ئێستا زۆرترین ئەرچیان جێبەجێ کردیا. من خۆم وەک مامۆستایانشی وانەبێژ 3 ساڵە لە بەڕێوەبەرەتی پەروەردەی چۆمان وانەبێژی دەرز دەڵێمەوە، بەڵام هەتا ئێستا چارەنووسمان دیار نییە. مامۆستا هەیە 8 ساڵە 10 ساڵە 11 ساڵە مامۆستامان لەگەڵا ئەوەندە ساڵەیە، بەڵام هەتا ئێستا چارەنووسی دیار نییە. ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ لە سنووری سەید سادق بۆیە بایکۆتمان ڕاگەیاندووە کە تا ئێستا ئێمە چەندین جار بە یادداشت و بە پێشکەشی حکوومەتی هەرێم و پێشکەشی وەزیری پەروەردەمان کردو، بەڵام تا ئێستا جوابێکی پێویستیان نەداوینەتەوە. بۆیە ئێمەش دەستمان کردەوە بایکۆت و ئینشاءڵڵا بەردەوام دەبین هەتاوەکو ئەو کاتەی جوابمان نەدەنەوە کە ئێمە داوای بە هەمیشەیی بوونمان ئەکەین کە ئەو مافێکی خۆمانە مافێکی حەقی سەرەتاییمانە. بۆیە داوا لە بەڕێز حکوومەتی هەرێم ئەو کەسانی کە دەسەڵاتدارن بڕیار بدەن و بەدەم داواکاریەکانمانەوە بێن. ئێمە بۆیە حکوومەتمان ڕزگار کرد لە دەستی بەعز بۆ ئەوەی ئەنجاممان ئەمە نەبێتی یەکسانی و عەدالەتی هەبێت لە وڵاتەیە. بەڵام بەداخەوە هەتا ئێستا کە ئێمە ئەمە حاڵمانە، منێکیان خۆم هەڵگری بڕوانامەی ماستەرم لە لادەیەک دەوام ئەکەم، بەڵام هەتا ئێستا حەقم پێ نەدراوە. یعنی مامۆستایانی وانەبێژ هاوشێوەی فەرمانبەرانی دیکەی گرێبەست و خۆبەخش نیگەرانن لەوەی تا ئێستا حکوومەتی هەرێم ئاوڕی لێ نەداونەتەوە مافەکانی بۆ دابین نەکردوون. مامۆستایانی وانەبێژ جەختیش دەکەنەوە بەردەوام دەبن لە مانگرتن و بایکۆتی هۆڵەکانی خوێندن تا ئەو کاتەی داواکاری دامەزراندنیان بۆ جێبەجێ دەکرێت. دەژڵێن زیانمەندی یەکەم لەم دۆخە تەنیا پرۆسەی خوێندن و قوتابیانن کە دەرفەتێکی زۆر کەمیان بۆ وەرزی خوێندنی ئەم ساڵ لە بەردەمدا ماوە.